خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ لەگەڵتانە بەردەوامین ئەچینە لای دوایین تۆر و گفتوگوی ئەمڕۆژمان کە باسی گرنگی میوزیکەکەین لە ژیانی ڕۆژانەی مرۆڤەکانە تا چەند میوزیک ئەبێتە خۆراکی ڕۆح تا چەند میوزیک ئەبێتە بەشێکی گرنگ لە ژیانی ئێمەیەکە بەردەوام لەم جاوەژا و لە بەردەوام لەم قەرەباڵغی و بەردەوام لەم سترێسە زۆرە دەرونیین بەڵام زۆر کات کە زۆر گرفتێکمانیان جاوەژاوێکمان بەدروستە بێ حەزەکەی بچینە شوێنێکی تەنیا و جۆمان لە پارچە میوزیکێک بێ ئەمە لە زۆربەی وڵاتەکان بە کەلتوریان کردووە ینی هەر لە مناڵیەوە منداڵ چۆن وانەی زانست و بیرکاری ئەخوێنێ ئەبێ وانەی میوزیکیش بخوێنێ بۆی کە بتوانێ لەگەڵ هەستەکانی خۆی و وەلایانی دەرونی خۆی ئاسوودەکە بابزانانی لە لای خۆمان و لە ناو کووردە تا چەند گرنگیمان بە میوزیکەوە تا چەند گرنگیمان بۆ ئەرشیفە جوانە میوزیکە کوردیە هاوە کە لە ڕابردووە تا ئێستا بۆمان ماوەتەوە تا چەند مامۆستای هونەرمان لە نێو خوێندنگاکانەوانەی میوزیک فێری خوێندکارەکەن ئەگەر فێریشی نەکەن ئەی چۆن چێژی میوزیکیان فێرەکەن کە چۆن چێژ لە میوزیکە وەرگێ بزین ئەم بابەتانە لە ناو سیستەمی خوێندنی ئێمە و لە ناو خێزانەکانی ئێمەیە بە شێوازێک گرنگی پێدراوە و ئایا گرنگی هەیە میوزیک بۆ ژیانی ڕۆژانەمان گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێست مامۆستا ڕێژوان تەهاوەکو نووسەر و میوزیسیان کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لایمە میوانە مامۆستا سڵاو لێبێ بەخێر بێت سپاس بۆ ئێوە سپاس خۆم بە خۆشحاڵەزانم لە خزمەت جەنابتانام و لە بەرنامەیەکی کورساتە گفتوگۆ لەسەر بابەتێکی جوان و بابەتێکی گرنگ دەکەین لەم ڕۆماندا زۆر سپاس بۆ ئامەتەبوونە یەکەم پرسیارم با لەوە دەست پێ بکەم میوزیک خۆراکی ڕۆحە بێگومان ئێمە زانین کە مرۆڤایەتی لە کۆنەوە کاتێک کە چەکی دروستە کرد کاتێک کە کۆمەڵی ئامڕازی دروستە کرد بۆ خۆ پاراستن لە ئاژەڵە دڕندەکان لە هێرشێکی نەیار ئەمە شتێکی سروشتی بوو ئەمە غەریزە هانیایە بۆ ئەمە کاتێکە خۆراکی دروستە کرد بە هەماشەوە بۆ گەدەی بوو بۆ خۆ پاراستن و بۆمانەوە بوو بەڵام کاتێ مرۆڤ درکێکی تری هەبوو کاتێ مرۆڤ کە بیری کردەوە لەو دی و فیزیا لەو دی و ئەم ماتەرە شتێکی تر هەیە ئەوە بوو کە مۆسیقای دۆزیەوە ئەو بوو کە درکی بە مۆسیقا کرد دای نەهێنا بەڵکو دۆزیەوە ئێستا بۆ نمونە ئێمە کۆمەڵێک ئامێری سەرەتایی هەیە کە مێژۆکان 50,000 ساڵ پێش ئێستاە 60,000 ساڵ پێش ئێستاە ئەمە چی دەرەخات ئەوە دەرەخا کە مرۆڤایەتی ئاگاییەکی باڵاتری هەبووە پێی بۆ بردووە کە وەکو چۆن گەدەی وەکو چۆن جەستەی پێویستی بەمانەوەیە پێویستی بە پاراستنە پێویستی بە خۆراکە بە هەمان شێوە دەروون و ڕۆحیشی بەڵێ پێویستی بە خۆراکە بێگومان موزیک ئەو گرنگی هەیە چکە موزیک مرۆڤ ئارامەکاتەوە لە ڕاستیە و کۆمەڵێک دەرکەوتە کۆمەڵێک کاریگەری لەسەر جەستەی و لەسەر دەرونی بەجێ ئەڵێ بۆ نە ئارامکردنەوەی جەستەی بۆ نمونە ئارامبوونەوەی ڕۆحی بۆ نمونە کەمبوونەوەی فشاری خوێن کەمبوونەوەی سترێس ئەوە تا ئێستاش تەماشاکەی مرۆڤ نائاگایانە ناخود ئاگا بۆ نمونە لە هەچ پلە و پۆست و لە هەج جێو شوێنێکا بێ سێرەگی کاتێک کە تووشی ناڕەحەتیەکە بەیان کە ئازارێکیە بەیان کە با بڵێن سترێس و فشاری لەسەرە بێ بە بۆنی ژیانی ڕۆژانە و بە بۆنی دنیام ڕۆژی و گوێ بۆ موزیکەگرێ بەردەوام لە سیارەکانە لە ماڵەکانە موزیک لێدرێ ئەمەش بە چەند هۆکارێک موزیک ڕاستی کۆمەڵێک هۆرمۆن لە لەشی مرۆڤ دەرەیە بۆ منە لەوانە دۆپامینە لەوانە سیرۆتۆنین ئۆکسیتۆسین و کۆمەڵی هۆرمۆنی دڵخۆشی تر کە بەرپرسن لە ئارامبوونەوە بەرپرسن لە شادبوون بەرپرسن لە کەمبوونەوەی فشار و ئەو هۆرمۆنانی کە بەرپرسن لە فشار کەمیەکاتەوە لە جەستی مرۆڤ لەوانە کۆرتیزۆڵ و چەند هۆرمۆنێکی دیکە بەڵێ بێگومان مرۆڤ و کاریگەری موزیک ئەو کاریگەری لەسەر مرۆڤ هەیە و بەردەوامیش ئەمە ئەمێنێ هەتا دنیا مابێ زۆر باشە تا چەند گرنگە ئێمە منداڵ هەر لە منداڵیەوە لەسەر میوزیک ڕایبێنین گوێبیستی میوزیکی بکەین بەڵام لەگەڵ میوزیکە کوردەوارەکانی خۆمانە تا چەند گرنگە لە قۆناغەکانی خوێندنە هەر لە باخچەی ساوایانەوە منداڵان بە میوزیک ئاشنا بگرن بەڵام نەک میوزیکە پیانیەکان میوزیکە کوردەوارەکانی خۆمان ئێمە ئاگادارین وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا بە تایبەت چین و ژاپۆن و با بڵێن کۆریا کە بینین بەردەوام کەسانی داهێنەر بەردەوام لە هەموو بوارەکانە مرۆڤی بلیمەد مرۆڤی بیرمەند بەرهەمێنێ ئەمە هۆکارەکەی چییە لە ڕاستیە سیستەمی پەروەردەیان بە جۆرێکە کە موزیک تیا زۆر باڵا دەستە کە موزیک تیا زۆر دەرکەوتووە بۆ نمونە ئێستا کە موزیک چی ئەکە ئەمان چۆن بیت لە موزیکەکەنەوە ئەڵێن تەنانەت پێشەوەی کە مناڵ لە دایک ببێ لە سکی دایکایەتی لە ڕاستیە دایکەکە وا لەکەن گوێ لە موزیکی با بڵێن کلاسیکی بگرێ گوێ لە موزیکی ئارام بەخش بگرێ و کاتە دایکەکە ئەکەوێتە حاڵەتێک ئەم هۆرمۆنانی تیا ڕژێەوە باری دەرونی دایکەکە بەم جۆرەی لێ هەیە مناڵەکەش ئەم هەستانی لە ناوە دروستە بێ با بڵێن ئەو تۆی لە ناخە لە دایکە بێ و کاتێک لە دایکی شەبێ هێدیە ئەبینین لە ئەوەنی کە توانی دەست بەرێ بۆ ئامێرێک و توانی پەنجەکانی بەکاربێنە بە شێوەیەکی باش ئامێری پیانوی ئێنیان ئامێرێکی کلاسیکی و ترادیشناڵی خۆیان بۆچی ئەمە چکە بەڕاستی فێری دیسپلینیەکە فێری بەرنامە ڕێژیەکە
بۆ نمونە کاتێک تۆ ئامێریکە ژەنی تۆ بێت لێ کاتان نۆتا خوێنیتەوە لێ دەستەکانە بەکارێنی و پێویستە کات تەرکیزە هەبێ و فێری کۆژەنی تەکا لەگەڵ هاوڕێکان تا ژەنی لەگەڵ کۆمەڵێکی تراژەنی فێرتەکە چۆن کاری بە کۆمەڵ بکەیوە چۆن خۆت بگونجێنی و چۆن لەگەڵ ئەوانی ترا بکەویتەوەی کە کارێک بەڕێوەبەری و ئەو شتێککە ئەیکەنە بناغی موزیکی خۆیان و ئەیکەنە بناغی پەروەردی موزیک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا بە تایبەت ئەو وڵاتانی باسم کرد موزیکی ترادیشناڵی فۆلکلۆری خۆیانە بەکاریانە بۆی ئەو مناڵە بەڕاستی ئاشنابێ وەکو چۆن ئاشنابێ بە سروشتی وڵاتەکەی خۆی وەکو چۆن ئاشنابێ بە زمانی دایکی خۆی بە هەمان شێوە ئاشنابێ بە موزیکی ڕەسەن و ڕاستەقینەی خۆی ڕاستە موزیکە کلاسیکەکە خوێنن ڕاهێنانی لەسەرەکەن لەو میتۆد و لەو منهەجانی بەکارهێنرێ و لە هەمان کاتا موزیکی کلاسیکی و ترادیشناڵی خۆیانە خەنە منهەجەوە بۆی پێویستە لە کوردستانیش بەڕاستی گرنگیەکی زۆر بە موزیکی ڕەسەن و فۆلکلۆری کوردی بدرێ و بخرێتە ناو منهەجەکانەوە و ئەوەی کە فێری مناڵەکرێ بەشی ئەساسی و بەشی سەرەکی ئەو موزیکەی خۆمان بێت زۆر باشە مامۆستا کەلتوری گەلان هەیە ینی بە شێوازێک لە شێوازەکان لە ڕێگەی میوزیکە خۆیانە ناسێن بە جیان و بە وڵاتانی تر لەوانەیە ئێستا چەندین گەل هەبێ ڕێژی دانیشتوانی کەم بێ بەڵام میوزیکی تایبەت بەخۆی هەیە لە بەرەوەی چەندین ساڵە لە باو باپیرانە بووی ماوەتەوە بە میوزیکەکەی تۆ توانین سێرچی بۆ بکەی بیدۆزیتەوە ئەم گەلەش بوونی هەیە و زمانیان وایە و کەلتوریان وایە و کاتە میوزیک بابەتێکی زۆر گرنگە بەڵام ئەوەی کە لێرەیە پرسیارە ئێمە لای خۆمان چۆن بتوانین میوزیک بە مناڵ بناسێنین مناڵ فێری بکەیم چی گوێ لە چی موزیکێک بگرێت ینی مامۆسای هونەر زۆر گرنگە ئەگەر فلوتێکی بە بچووکیشی پێبێ چەند پارچە میوزیکە بۆ مناڵ لێ بە ئەم مناڵ لە گەشایە حەزی لە هەیە شتی لا دروستە بێ لەوانێ داوای ئەوە بکات بیلەوە نکاتەوە کەیتر من بێ بە مامۆسایەکی تایبەت یان پزیشکێک کە ڕێزمێ هەموو پیشەکان جوانن بەڵام هونەریش بەشی خۆی جوانە خوێندن کاریگەری هەیە لەسەرەوەی کە مناڵ بە ئاڕاستەی هونەر و میوزیکا بەرێ لێرەوە بێ لە دوو خاڵەوە دەست پێ بکەین لە ڕاستە یەکەمیان پەروەردەکردنەوەی مامۆستاکان دووەمیان نرخدانان بۆ موزیک کە شتێکی بێنرخ نییە ینی وەکو چۆن تۆ ئەکرێ کە گەورە بووی کە مناڵەکەوا تێبگەین یاخود گەنجەکەوا تێبگەینی کە تەمەنت هەڵکشات توانی بیبی بە دکتۆرێ بە ئەندازیارێ بە پارێزەرێ بە شتێ بە هەمان شێوەکرێ بیبی بە شانۆکارێ ببی بە موزیسیانێ و ئەمەش بێنرخ نییە ئەو بەڕاستی نرخی بۆ بگەڕێنینەوەیش لەلایەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانەوە ئەکرێ بەڕاستی لە زۆربەی دایانگە و قوتابخانەکانە بینیەوەی کە مەرجیانداناوە بۆ گرتنی مامۆستا بۆی کە بە مامۆستاوەی کە زمانی ئینگلیزی بزانێ لەگەڵەوەی کە شەهادەکەیە بێ ئەمە پێوەرد نییە بەڕاستی و پێویستە بەردەوام خوڵ بکرێت و بۆی کە مامۆستا پێ بگەێنرێ بۆی کە مامۆستا پەروەردە بکرێ چۆن ئەم مناڵی ئەخەیتە بەردەست لە ڕاستیە ئێمە ئەو شتێک کە بێنرخ لێڕوانی لەم ڕۆژەیە دەرونی خۆمانە لەگەڵ عەقڵ و ژیریمانە ئێمە جەستەمان کاتێ نەخۆشە بێ ئامادەی نی بخینە بەردەم هەر کەسێ بڵین وەرە تۆ نەشتەرگەریەکمان بۆ بکە یان هەج دەرمانێکمان بۆ بنووسن بیخۆین و لەبەر ئەوەی جەستەمان چاک بێتەوە کەچی عەقڵمان کە گرنگترین بەشی ئێمەیە دەروونمان هەستەکانمان ئەخینە بەردەست هەموو کەسێەوە تا تۆ تەماشاکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان تەنانەت بۆ لایەنە معریفیەکانیش باوەڕ بە هەموو زانیاریەکەکەین هەموو شتێک وەرەگرین بۆ لایەنی موزیکیش بۆ لایەنی پەروەردی موزیکی ناکرێ منداڵ یاخود هەچ کەسێک خوازیاری مۆسیقای بخرێتە بەردەست هەموو کەسێ بەڕاستی بێت لەلایەنە معریفی ئەو کەسە سێر بکەیت بزانین تا چەند توانای پەروەردەکردنی هەیە ڕاستە لەوانەیە ژەنیارێکی باش بێ ڕاستە لەوانەیە چەندین بڕوانامی هەبێ لە بواری موزیکا بەڵام مانای وان نییە پەروەردەکارێکی باش بێ ئەساسی ترین و گرنگترین تەمەن بۆ پەروەردی موزیکی تەمەنی مناڵیە چونکە مناڵ خۆتان نەزانن دەرونی پاکە ئەوە هەویرێک هێشتا نەشێدراوە بەڕاستی تۆ کاتێکە ئەبێت دای ڕێژی تۆ ئەبێ بزانی چۆن پەروەردەیەکی چۆن ئیستاتیکای ئەو مناڵە با بڵین پەروەردەکەی چۆن چێژەکانی موزیکی تێدا ئوروژێنی ئەویش بەچی ئەویش هەبێ بەڕاستی شارەزاییەکی باشە هەبێ بزانی چۆنی هێنی و لەکوێوە دەست پێەکەی ئێستا لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا کە زۆرترین گرنگی بەم پەروەردەیان بۆیە ناویێوانێنم لە ڕاستیە لە وڵاتە عەرەبیەکان بەم جۆرە نییە و لە کوردستانی خۆشمان با بڵین لە هەر چوار پارچە من شتێکی وام نەدی و ئێستا باسیەکەین لە کۆنا چۆن بۆ بەڵام لە ئێستا بۆ جۆرە نییە لە وڵاتانی ئەوروپاشە با بڵین لە هەندێک وڵاتە بۆ وەکو سوید وەکو فینلاندوانە گرنگی بەو بابەتە ئەدرێ ئەبێ ڕێخستن هەبێ ئەبێ بۆ نمونە مناڵەکە ڕای بێنی بزای بۆ تەمەنی ئەو بۆ عەقڵی ئەو چ جۆرە موزیکێک گونجاوە بۆ نمونە ئەکرێ شتی سەرەتایی کۆمەڵە کەلوپەلی خۆی ڕۆژانەی بێن خەیتە بەردەم ئامێریکی ڕیتمی لێبە ئەوە بەم جۆرە فێریەکی کە ئەمە ڕیتمە ئەمە دوو چوارە ئەمە چوار چوارە ئەمە ڕیتمەکانی ترە و بۆ نمونە میلۆدی سەرەتایی و بۆ نمونە گۆرانی زۆر سادەی مناڵانە
کە بەداخەوە ئێستا لێرە ئەوش گرنگی پێ نادرێ بۆ نمونە زۆر بە شتێکی کەم نرخ و بە شتێکی لاواز تەماشای گۆرانی و سرودی مناڵانیان کردویانی هەرچی هەڵەسێکێ ئاوازێکدانێ و کۆی کە و مناڵە هەستی نەبێ یان گوێیەکانی چاک و خراپ مادەم ناناسێتەوە مادەم نازانێت کامە موزیکی چاک و کامە موزیکی خراپە هەموو موزیکی مناڵان بێ بەگوێ و پی لەبەر بکەی ئەمە بە سیستەماتیکە کرێ و وەکو وتمە بێ لەوە دەست پێ بکرێت کە مامۆستا پەروەردە بکرێت زۆر باشە پاڵپشتیکردن تا چەند گرنگە لەوەی کە ئێمە کەسێکمانەیە حەز و خولیایی هەیە بەوەی کە لە بواری میوزیکا بخوێنێت بە شێوازێکی ئەکادمیانە بێت خۆی بەرەو پێشەوە بێت بەڵام هەنێجار لەوانەیە ڕێگریەکانە بن ئەگەر ڕێگریەکان لەلایەن خێزانەوە بە هەندێجار لە دوای قۆناغی پۆلی 6 پۆلی 12 بنەڕەتیەوە ئەوێت بچێتە ئەو بەشە میوزیکانە قوت ئەو بەشە هونەریانە بەڵام خانەوادەکە هەنێجار ڕێگریەکان کە بە خۆشحاڵی ئەوتوانین بڵێن لەوەی کە ئێستا زۆر کەم بووەتەوە ڕاستە لە ڕاستی ئەوەی کە لەسەر خانەوادە گرنگەوە لەسەر ئەو کۆمەڵگەی منداڵەکە یاخود کەسەکە گرنگە ئەوەی کە ژینگەکەی بۆ دروست بکە ئەوەیە جەوێکی بۆ دروست بکە کە ئەو مناڵە بەڕاستی تیا پەروەردە ببێ ئەمەرج نییە خۆ زۆر جار چەندین هونەرمەندی گەورە هەیە بلیمەت هەم لە کوردستان و هەم لە دنیاش کە نەچوونەتە پەیمانگەی هونەرە جوانەکانیان کۆلێژی هونەرە جوانەکان بەڵام بەڕاستی شارەزاییەکی زۆر باشیان هەیە و خۆیان پێگەیانوە ئەمەش بۆچی ژینگەکەیان بۆ خۆیان دروست کردووە و کاتێ مناڵ بۆم نەسێرەکە لەوانەیە ژینگەکەی داخراو بە یا ژینگەیەکی با بڵێن مەذهبی بێ جۆرە لە جۆرەکان بێ کە ڕێگری لێ بکە لە گەشەکردن کە خۆی پەروەردە بکات و کە با بڵێن هەست و چێژی موزیکی تیا پەروەردە ببێ ئەتوانێت خۆی کاتێکە گەیشتە تەمەنێ بەڕاستی خۆی و ژینگەیە بۆ خۆی دروست بکە خۆی کەشێک دروست بکە کە بتوانێت بەلایانی کەمەوە هیچ نەبێ ڕۆژی کاتژمێرێک تەمرین بکە یاخۆ ڕۆژی کاتژمێرێک بۆ خوێندنەوە بۆ بە دوواداچوون لە بواری موزیکا تەرخام بکە بێگومان دروستە بێ ئەوەی گرنگە بەڵام ئەو فرسەتە بۆ کەسەکە دروست بێ بۆ خوار تەمەنی 18 ساڵ بێ باشترە یعنی تەمەنی هەرزەکاری و تەمەنی مناڵی زۆر گونجاوتر و باشترە ولی ئەگەر گەورەتریش بێ با بڵێن لە دوای 20 ساڵی و ئەو ژینگەی بۆ دروست بێ شتان نەچوە بچێ بەڕاستی چکە چەندین کەسی تر هەیە لەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەم لە دنیا لە دوای 20 ساڵی و دەستیان کردو بە موزیک و ئێستاش کەسانی بلیمەت و باشن و ئێستاش بە خۆشحاڵی و ئێستا چەندین فێرگەی تایبەتمان هەیە ینی تۆ توانین لە کاتی پشوەکانە ئەم مناڵە ئەوەی مەشغوڵە بێ بە مۆبایل و ئایپادەکە و بینێریتە خولێکی میوزیکی و چەندین مناڵ ئێمە لەم ستۆدیۆی خۆمان لەم هەر زۆر لە مناڵی و باوکو دایکەکەیت ئەو سێمانگەی کە پشووی بووە بە دەرفەتی زانیوە وای لیا تو ئێستا هەندێکیان میوزیسیانێکی باشن هەندێکیان گۆرانی بێژی باشن کە لێرە دینیومانەتەوە ینی بوونی فێرگەکان و بوونی مامۆسای میوزیکیش لە خولەکانە ئەمانە تا چەند کاریگەری هەیە کە بتوانین ئێمە مناڵەکانمان چێژی میوزیکیان پێبەخشین خۆشببختانە وەکو باسێکرد لە ئێستا خولەکان زۆرن خولی زۆربەی ئامێرەکان هەیە لە باشووری کوردستانە و لە هەرێمی کوردستان بە تایبەتە ئەنی مناڵ ئەگەر خوازیاری مۆسیقا و بێگومان دایک و باوکەکە ئەتوانن بینێرن بەڵام ئەبێ و خاڵە لە بەرچاو بژیرە بەڕاستی بزانرێ ئەنێدرێتە لای کێ و ئەم مامۆستایە ئایا وای لێ ئەکا کە جارێکی دی بەلای موزیکا نەچێتەوە یاخود موزیکی لە بەرچاوخە یان ژینگەیەک بێ بڵین سیر و سەمەرە بێت و مناڵەکە شتی سیر ببینێ شتی بۆ ئەوەی کە بڵێ ژیانی هودەری هەستەیرە لە کۆتاییە شێتە بی لە کۆتاییە تۆبی بە کەسێکی خەمۆک لە کۆتاییە تۆبی بە کەسێکە هیچ شتێکە لە دنیا نامێنە ناتوانانی پارە پیاکی ناتوانانی بکەی ئەم ترس و ئەم وێنایی لە بەرچاو دروستکە ئەو بێگومە مناڵەکە کشێتەوە بۆیە پێویستەکە وەکو باسمان کە بزانێ ئەنەدرێتە لای کێ و ئەم مامۆستایە تا چەند توانای پەروەردەکردنی هەیە ئەوەکو باسمان کرد بەوەش نییە کە ژەنیارێکی زۆر باش بێ بەوەش نییە کە بڕوانامێ هەبێ بەڕاستی بزانێت تا چەند ئەم کەسە توانایی هەیە و بەهرەی پەروەردەکردن و بەروەی بەهرەی فێرکردنی کەسانی دی هەیە زۆر باشە تا چەند پێویستە لە بواری موزیکی شافلتەرێکە بەتێمە ئێستا زۆر گۆرانی مناڵمان بینی وەکو بەڕێزیشت ئاماژت پێکرد ئەو گۆرانیە ئەبینی لەوەی کە هەندێک جار تێکستەکەشی بۆ مناڵ نییە بەڵام بەڵێ لەمە گۆرانێکی مناڵانەوە بۆ مناڵ وتراوە و هەندێک جارە بینین بەداخەوە لە هەندێک شوێنش کە تایبەت کراوە بە مناڵان ئەو گۆرانیانە لێ ئەدێتەوە لەوەی کە مناڵ ڕائەهێنرێت کێتەوە بۆ ماڵەوە بینی ئەو گۆرانیانە دووبارە ئەکاتەوە تا چەند پێویستە فلتەرێکیش هەبێت ڕاستە وایان کەوتۆتە سەر خانەوادەکە کە تا چەندێک ئاگاییان هەیە و تا چەندێک خەمی پەروەردەکردنی مناڵەکەیان هەیە ئێستا خۆشببختانە لە دوو پارچەی کوردستانی ئێمە لە باکوور و لە ڕۆژ ئاوایە گرنگی زۆر بە مۆسیقا درێ ئەوە خەریکن ئەم جیلە نوێیەوە ئەو کۆمەڵگەی کە ئێستا دروست بووە خۆی دروست کردوەوە لە باکوور و لە ڕۆژ ئاوای کوردستان گرنگی و ئەهمیەت بە موزیکیان بە تایبەت لە دنیای مناڵە ئەوە خەریکن چەند ئاواز و چەند گۆرانێکی زۆر تایبەت و جوانی منداڵانیان دروست کردووە و ئەیانێ مەبکەن بە سیستەم بیکەن بە بڵین ئەمە دەستپێکێک بە بۆی کە بەردەوام بێت و لەم جۆرە دروستکرێ لە باشووری کوردستانیش بەڕاستی گرنگە چکێمە ژینگەکەمان لەبارە چکێمە بەڕاستی نیمچە سەربەخۆیەکمان هەیە چکێمە با بڵین ئەوە تا ئەبینین ئازادیەکمان هەیە کاتوانی فێرگە بکەینەوە ئەتوانی ستۆدیۆ دروست بکەین ئەتوانین لە تەلەڤیزۆنەکانەوە دەربکەوین
ولا سوشیال میدیاکانە دەرەکەوین و احتیاجی کەس نایە بۆ نمونە دەستمان بگرێت و یا هەڕەشەمان لێ بکات بڵێ بۆچی تۆچی خەریکیە بواری ئەو بۆ ژینگەکە لە بارترە لە باشووری کوردستان هیوا ئەخوازم ئێمە و هونەرمەندانی دی و موزیسیانانی دی بتوانن گرنگی و ئەهمیەت بە موزیکی مناڵ بن و موزیکێک دروستکەن تایبەت بێ بە دنیای مناڵ ئیدی ئەو کاتە ئەبینین لە 10 ساڵی دیە یا 15 ساڵی دیە چنەوەیەکی پێگەیشت و چنەوەیەکی تێگەیشت و چنەوەیەکی بلیمەت دروستە بێ لە باشووری وڵاتەکەمان دەسەکانە خۆش بێ ئێمە سپاس دەکەین ئامۆژگاریەکانت بە هیوای ئەوەی کە هەمومان یەکەم خانەوادەکە گرنگی بین بەم بابەتە بۆ مناڵەکانمان دووەمی سیستەمی خوێندنەکەمان وامان لێ بکات کە چێژی میوزیکمان خۆش بێت و حەزمان لێ بێت دووبارە سپاس بۆ سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس زۆر